کۆمەڵێک زانیاری دەگمەن دەربارەی شەمشەمەکێرە ئەلخەفاش لە سەرتاسەری جیهاندا نزیکەی 1100 جۆری شەمشەمەکێرە بوونی هەیە و بەگشتی لە 125 تەواوی گیانەوەرە شیردەرەکان پێک دەهێنن. واتە لە هەر چوار شیردەرێکی سەرزەوی یەکێکیان جۆرێکی شەمشەمەکێرەیە. گەورەترین جۆری شەمشەمەکێرە لە هیندستان و ڕۆژهەڵاتی ئاسیا دەژین و پێیان دەگوترێت ڕێوی فڕیو کە درێژی باڵەکانی مەترێک و 80 سانتیمە و کێشیان کیلۆیەک و 400 گرامە و دوو گوێی زۆر بچووک و چاوێکی گەورەیان هەیە. جۆرێکیان هەیە پێی دەوترێت شەمشەمەکێرەی مێشهەنگوین کە درێژیان 2 سانتین و نیوە و درێژی باڵەکانی 15 سانتینە. ئەم جۆرە بە بچووکترین جۆریان دادەنرێت. تاکە گیانەوەری شیردەرە دەتوانێت بفڕێت. هەندێک شیردەر دەتوانن لە دارێکەوە باز بدەن بۆ دارێکی تر، بەڵام ناتوانن بفڕن وەک سمۆرە. و بەهۆی ئەوەی لە نێوان پەنجەی باڵەکانی داپۆشراوە بە جۆرە پێستێکی تەنک بۆیە شەمشەمەکێرەکان بە ئاسانی دەتوانن بفڕن. لە ڕێگای لەرێنەوەی شەپۆ لە دەنگەکانەوە خواردن دەدۆزێتەوە کە لە لووتیەوە دەری دەکات. شەمشەمەکێرەکان بڕێکی زۆر خۆراک دەخۆن، بەڵام ڕێژەی چەوری لە لەشیاندا زیاد ناکات و قەڵەو نابن. هەندێک جۆریان دەتوانێت لە ماوەی کاتژمێرێکدا 1000 مێشولە بخوات. هەروەها هەندێک جۆریان دەتوانن 28 گرام خوێن بخواتەوە لە ماوەی 20 خولەکدا. هۆی ئەوەی کە شەمشەمەکێرەکان قەڵەو نابن چونکە کردداری هەرسکردنی خۆراکیان زۆر خێرایەوە. بە ماوەی 20 خولەک دەیگۆڕێت بۆ وزە. ئەگەر مرۆڤ ئەوەندە خۆراکە بە جۆری قەباری خۆی بخوات 3 ڕۆژی دەوێت تا بە تەواوی هەرسی بکات. ساڵانە شەمشەمەکێرەکان تەنها بێچوویەکیان دەبێت و هەندێک جار بە دەگمەند و بێچوویان دەبێت. هۆی ئەمەش کە شەمشەمەکێرەکان بێچۆ تازە لە دایکبووەکانیان لەگەڵ خۆیاندا هەڵدەگرن بۆ گەڕان بۆ خواردن. بەمەش هەرچەندە ژمارەی بێچووەکان زیاتر بێت فرینیان قورستر دەبێت. هەندێک جۆری مێشولە و زیندەوەرە بچووکەکان تەمەنیان 1 یان 2 ڕۆژە. مشکەکان بۆ ماوەی 3 ساڵ دەژین. چۆلەکەکان زۆربیان ماوەی تەمەنیان ناگاتە 5 ساڵ. بەڵام شەمشەمەکێرەکان بۆ ماوەی 20 تا 30 ساڵ دەژین. تەمەنی شەمشەمەکێرە زیاترە لە تەمەنی سەگ. سیستمی بەرگری لەشی شەمشەمەکێرە زۆر بەهێزە. توانای بەرگەکردنی نەخۆشی و پێکانی قورسی هەیە. شەمشەمەکێرەکان حەز بە پاکوخاوێنی دەکەن وەک پشیلەکان. لە ڕێگای لیکی دەمیانەوە لەشیان پاک دەکەنەوە. وە کاتێک دەخەون پاشەڕۆ دەدەدەن خۆیان سەر و خوار هەڵدەواسن. هەموو شەمشەمەکێرەکان لە ئەشکەوتەکان ناژی، بەڵکو زۆرێکیان لە باڵەخانە کۆنەکان و شوێنە چۆڵکراوەکان و ماڵەکان و سەرگەڵایدارەکان دەژین.